لە کەس نەزان دەستمان پێکرد بە هەڵمەتی دابەشکردنی 150,000 ماسک بە خۆڕایی بەسەر هاونیشتیمانیانمان. ئەم حملەیە لە هەموو قەزایەکانی سنووری پارێزگای هەولێر ئێستا دەستی پێکردووە و جگە لەم 150,000 ماسکە 150,000 ماسکی تر وەزارەتی ناوخۆ دیسان دابینی کرد بۆ فەرمانگە و هێزە ئەمنیەکان و داوائیرەکان، ئەویش ئەمڕۆ دەست بە دابەشکردنی کرا. ئێستا ئێمە لە مەرحەلەیەکی ئێجگار مەترسیدارداین، بە تایبەتی لە کاتێکدا لەبەر بەرژەوەندی هاوڵاتیان بازار و شوێنە گشتیەکان کراون. ئەگەر هاونیشتیمانیانی سنووری پارێزگای هەولێر خۆیان نەپارێزن، ماسک نەبەستن و لە شوێنی قەڵەباڵغ دوور نەکەونەوە، بە تاکید مەترسیەکی ئێجگار گەورە لە ڕێگەدایە. ئێستا هەموو ئەو حاڵەتانەی لە هەولێر هەن نیشانەیان پێوە دیارە، بەشێکی زۆریان لەسەر ئۆکسزینن، ژیانیان زۆر لە مەترسیدایە و ئەوانەی کەس و کاریان توش بوون دەزانن ئێستا لە چ دۆخێکی سەختی ژیاندا دەگوزارێنن.